لە سلێمانیە بۆ پشتەوانیکردن لە سروە عەبدولواحید ئەندامە پەرلەمانە عێراقی لە فراکسیۆنا گۆڕان خڕڤەبوونەک هات ئەنجامدان گۆ تێدا هێژمارێک ژێ پەرلەمانتاران و ڕێکخراوی ژنان و کەسوکارێکی شەهیدان بەشداریکردن. بەشداربووین خڕڤەبوونێ ناڕازیاخوانی شاندان جوان ئێریشن گۆ بەسە دەما لێ دوانە پەرلەمانتارە گۆڕان تێنە سەر. پارتی ماوەیەکە لە هەوڵی ئەوەدایە سەرنجی ڕای گشتی بۆ ئەوە ڕابکێشێت گوایە پەرلەمانتار سروە عەبدولواحید لە تەلەڤیزۆنی دیجلەوە سوکایەتی بە پێشمەرگە و شەهیدان و خانەوادە بەڕێزەکانیان کردووە. هەرچەندە لەو بارەوەی ڕوونکردەوەی داوە و ڕێزی خۆی بۆ تێکۆشانی هێزی پێشمەرگە و خانەوادەی شەهیدان دووپات کردوێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەڵمەتەکە بەردەوامە و بەشێک لە هێزی پێشمەرگە بە مەبەستی ئیدانەکردنی ئەو خانمە بۆ سەرشەقام جوڵە پێکراوە. ئیدانی هەموو ئەو ڕەفتارانە ئەکەین، ئەو شێوازانە ئەکەین تەجیەتە بەر هەم بۆ لێدانی شخصیەتی ژن، کەسێتی ژن و کەسێتی کارەکتەرێک سیاسی و پەرلەمانتاری و کۆمەڵایەتی و میدیای و چالاکوانەکان بۆ بەرپرسکردنەوەی ڕووبەری ئازادی و دەکرێت کامە زۆر خەتەرە ناکرێت لە مۆقعێکی جوگرافیا لە شوێنێکە هەموو هێزێک بەکاربێنرێ بۆ لێدانی ئازادی سیاسی و بەرپرسکردنەوەی ئازادی سیاسی. بەشداربووین خڕڤەبوونێ ئاماژە بۆ یەکێدان ڤلواندنە هێزن پێشمەرگە بۆ سەرجادە مەتەرسیە بۆ تێکدانە ئاشتیا جواکی و تیرۆرکردنە کەسایەتیە ژنان. وەکو دوو برای شەهید هاتووم، وەکو پێشمەرگەیەکی دێرینی هاتوومە ئێرە، بەڵێ من پشتگیری لە قسەکانی سروە عەبدولواحید دەکەم. بەڕاستی سروە عەبدولواحید سوکاتی بە پێشمەرگە نەکردووە، سروە عەبدولواحید سوکاتی بە شەهیدان نەکردووە. سروە عەبدولواحید ئامادەبوو لە خڕڤەبوونێ و ڕاگەاند ئەوە خەفتنێن گۆ لە سەر پێشمەرگە گریە بۆ مەبەستین سیاسی هاتنە بەکارانین دبێژێژی ئەو گەم نابن سەدەم گۆ ژە هەڵوێستین خۆ بەگەڕا. گرنگ نییە هەڕەشەکانی پاسپۆرتستان و هەروەها مەنسوور بارزانی کە بە بڵگێ ئەمان تەسیێنە سەردەمی ترس و خۆیلاری بەسەر چووە، کەس ناتوانێت وا لە ئەندام پەرلەمان بکا کە ببێتە کۆیلە و یانی ڕای هەوڵاتیانی خۆی نەگوازێتەوە. من نوێنەری خەڵکی نوێنەری ئەم تاقمەنین لە هەولێر بۆیە ئەوەی کە کردومەلی پەشیمانیت من بەرگری زۆرم لە کەسوکاری پێشمەرگە کەسوکاری شەهیدانی پێشمەرگە کردووە. هەفتیا دەربازبووی لە هەولێرە و دووهۆکێ و چەند ناوچەیەندنیان هەرێمی خۆپێشاندان و خڕڤەبوون لە دژی لێ دوانە سروە عەبدولواحید هاتن سازکردن و هاتن گوتن ناوبووری دێ بەرنامەیەکە تەلڤیزیۆنی لە سوکایەتی بێ کەسوکارین شەهیدان کردیا لێ پەرلەمانتارە گۆڕان ئەڤیەک ڕات کرد و لێ چەند ڕۆژێن دەربازبووی کەمبینەکە پشتەوانیە گۆ 157 کەس و نۆنەرین چین و توێژان بەشداربوون تێدا پشتەوانیا خۆش بۆ سروە عەبدولواحید ڕاگەاندن.